شەڕی موچە لەسەر مێزەکەی چوارچێوەی هەماهەنگی گەرم دەبێت. ڕەنگە مالیکی گرێوەکە لە سوودانی بباتەوە. بەڵێنەکە ئەوەیە لە هەفتەیەکدا موچەی مانگی 5 خەرج بکرێت. پێدەچێت درێژەکێشانی گرفتی موچەی هەرێم بۆ لایەنە شیعەکانیش باش نەبێت. ئەوە تا خەریکە ناکۆکی و دووبەرەکی لە نێوان خۆیاندا دروست دەکات. بەشێکی چوارچێوەی هەماهەنگی پێیان وایە ئەگەری کشانەوەی کورد و بایکۆتی پرۆسەی سیاسی مەترسیدارە بۆ عێراق، هەر بۆیە لە هەوڵی چارەسەری کێشەکەدان. لە بەرامبەر ئەمانەشدا سوودانی و بەشێکی تری چوارچێوەی هەماهەنگی بە توندی دژی چارەسەری کێشەی موچەن کە بەشێکی گروپە میلیشیا شیعەکانیشیان تێدایە. وەک تیوار دوێنێ ئاشکرای کرد، چوارچێوەی هەماهەنگی پەیامێکیان بۆ بارزانی ناردووە کە ئەم هەفتەیە چارەسەری بەشێکی گرفتی موچە دەکەن. هەر بۆیە پارتی دیموکراتی کوردستان لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی خۆیدا هیچ بڕیارێکی نەدا و بڕیاری کشانەوەشی دواخست. بەپێی قسەی سەرچاوەیەکە بۆ تیوار دواوە، شەوی هەینی ڕابردوو نووری مالیکی تەلەفۆنی بۆ بارزانی کردووە و داوای کردووە زیاتر دان بە خۆدا بگرن و بەڵێنی داوە ئەم هەفتەیە هەر چۆنێک بێت لانیکەم موچەی مانگی 5 ڕەوانەی هەرێم بکەن. هەرەمەش وای کرد بارەکەی بارزانی لە ڕاگەندراوێکدا بەڕوونی ئاماژە بە هەوڵ و بەڵێنەکە بدات. ئەوەشی وەک دوایین دەرفەت ناوبرد لە بەردەم دەسەڵات دارانی بەغدادا. هەر دوای ڕاگەندراوەکە حکوومەتی عێراق لە ژێرناوی سەرچاوەیەکی حکومی هەموو ئەو هەواڵانەی ڕەت کردەوە کە باس لە هەوڵی ناردنی موچە دەکەن. ڕاگەندراوەکە کە پێدەچێت سوودانی خۆی بێت، جەختی لە هەڵوێستی نەگۆڕی حکوومەت دەکردەوە بەوەی تا نەوت و داهاتی ناوخۆ ڕادەست نەکرێت موچە ڕەوانەی هەرێم ناکرێت. بەمەش وا دەردەکەوێت کێشەی موچەی هەرێم بووە تا هۆی ناکۆکی ناو شیعەکان و چوارچێوەی هەماهەنگی. ئەم جارەیان نووری مالیکی لە گەمەکەدایە. ئەگەر تا هەفتەی داهاتوو بتوانرێت موچەیەک لە بەغداوە بگات، ئەوە گرەوەکە لە سوودانی دەباتەوە و پشگیری کوردیش بۆ خۆی مسۆگەر دەکات بۆ حکوومەتی داهاتوو. لە بەرامبەردا ئەو هەڵوێستا ئاستەنگی گەورە بۆ محەممەد شیع سوودانی دروست دەکات.